ئەو ڕووداوە مێژویانەی کە بەسەر میلەتی کوردە هاتووە زۆر جارێمە لە ئەو ڕۆژانەی کە تایبەت بۆ ڕووداوانە گفتوگۆ ئەکەین و هەوڵەین کە چۆن بتوانین ئەو ڕووداوانە لە ناوخۆی خۆمان بەرینە دەرەوە بیبینە ناو نەتەوەیە گرتوەکانەوە بیبینە دادگای نێودەوڵەتیەکانەوە بۆی کە بتوانین جارێکی تر لەم ڕووداوانە زیاتر ڕۆ بچن و بتوانن ئەم ڕووداوانە ناسنامەی بۆ دابنێن یاخود هەندێک ڕووداو هەیە چۆن بتوانین بە جینۆسایت بیناسیێنین ئێمە لە ماوەی ڕابردووە کابینی خوشک و برایزدیەکانمان کە چەندین ڕووداوی ناخۆش هەر لە مێژووی ژیانی خۆیانە بەسەریانە هاتووە لەو ناوچانشی کە تیانیشتە جێبوون لە دوای ڕووداوی خۆیانە کەویش ئەو بوو هێری شەڕەشەی دەستی داعش بوو بۆ سەریان و کە ماڵوێرانێکی زۆری بە دوای خۆیانە و هەندێک لە خانمەکان یاخود لە کچەکانیشان هەتا ئێستایان هەندێکیان ناسنامەیان هەروونە ئەمانە چوونە و دادگانی و دەوڵەتیەکانەوە بەڵام دوجار کارێک کراوە لە چەند ڕۆژێکی ڕابردووە لەناو پەرلەمانی ئەڵمانیا ئەویش بە ناساندنی جینۆسایتی یەزیدیەکانە بەڵام ئەو هەنگاوانە چین کە پێشتر تو هەوڵی بۆ ئەی کە ئەمە بێتە جینۆسایت و لە هەمان کاتیشە ئەو ڕوودا مێژەیانە بۆ میلەتی ئێمە کە ئەناسێنرێ ئەی توای ئەوە چی بۆ ئەکرێت لەوانەیە ئێستا لە هەر خوشکێکی خولار برایەکی ستیمان بپرسین ئەوانەیە کە کەسوکاریان تیاچوە بڵێن ئەمە بۆ ئێوە دەستکەوتێکی گەورەیە بەڵام ئەڵێ ئەی ئێمە دوای ئەوە چیمان دەسەکەوێت ئێمە چۆن ئەتوانین هەنگاوێکی باشتر برین ئێمە چۆن ئەتوانین تر چاوەڕێی برا و خوشک و کەسوکارمان چۆن بکەین و ئەمانە هەوڵی بۆ دێ و کاری لەسەرکرێ ئێمە ئەمڕۆ کۆمەڵە گفتوگۆکەی لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاگاسۆ ئەمین وەکو ماستەر لە جینۆسایدا کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە کاگاسۆ زۆر بەخێر سپاس ئەمڕۆ ئەمەیە لەسەر ئەم بابەتە یعنی تۆزێ بەرچاوڕوونیمانەبێ ڕوونکردنەوەمە ئێمە هەمیشە لە ڕۆژەکانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین وە چۆن هەوڵ بدرێ ئەم بابەتانە بچێتە دەرەوەی وڵات و ناسنامەی بۆ دروست بکرێ ئێستا لەم چەند ڕۆژی ڕابردووە لە پەرلەمانی ئەڵمانیا جینۆسایتی یەزیدیەکان ناسێنراوە ئەمە چۆن کاری لەسەر کراوە کەواتە هەنگاوەکانی پێشتر چۆن بووە بەڵێ زۆر سپاس تاوان ئەمانە کۆمەڵێک بابرم زنجیرەیەک هەنگاون یەک لە دوایەک هاتوون بە تایبەتی لە 2007ەوە وەکەڵی ئەڵمانیا تایبەتی لەناو ئەڵمانیا شەپارتی سەوزی ئەڵمانیا حاولێکی زۆریان کردو کە ئەم بابەتانە سەر پێ بخرێت لە 21 مانگی چواری مانگی ئەپریلی 2007 لە ڕۆژی هەینی مؤتەمەر با بڵێن کۆنگرەیەک ئەبەسرێت نەک کۆنگرێت بڵێم کۆنفرانسێک ئەبەسرێت بە خاتری ئامادەکاری بۆ کۆنگرەیەکی گەورە بە ئامادەبوونی 150 شخصیاتی باریزی ئێزیدی لە منطقەی کوردستان باڵێن هەرێمی کوردستان و تورکیا و جۆرجیا و ئەرمێنیا ئەومیان کۆ ئەبنەوە بە خاتری ئەوەی کە هەندێک شت گەڵاڵە بکرێت سەبارەت بە کەیسی ئێزیدیەکان بە تایبەتی لە دوای ئەو کارەساتی کە لە 3 ئابی 2014 کە بە فەرمانی 4 ناسراوە بە قەولی خۆیان لەگەڵی خۆیان وای پێ دەڵێن لە دوای ئەوە ئینجا چی بکرێ بوو ئەوەی کە کەیسی ئێزیدیەکان ببرێتە پێشەوە طبعاً مەجموعەیەک تەوسیات هەبوو من تۆزی حەزم کرد ئەو باگراوندە تاریخی بێنم کە خۆت فەرمود لەکوێوە هاتووە مەجموعەیە تەوسیات هەبوو یەکێک لەو تەوسیاتانە بەرەو پێشبردننی ئەم کەیسەیە تاوەکوی وەکو جینۆسایت بناسێنرێت ئەلبەتە مەجموعەیەک با بڵێن تەوسیاتی تایە یەکێک لەوانە گرتنی مؤتەمەرە و کۆمەڵێک بابەتی دیکە لەو کاتەوە ئەڵمانیا طبعاً بەجددی هاتۆتە سەر خەت بە تایبەتی لەسەر ئاستی پەرلەمان نەک لەسەر ئاستی حکوومەت ئەمە دووشتی جیاوازن سێ پارتی گەورەی با بڵێن سێ پارت لە ئەڵمانیایە پارتی سەوز و پارتی ئازادی دیموکرات و کریستیان با بڵێن ئەم سێ پارتە کریستیانی دیموکرات هاتوونەتە سەر خەت بە خادریەوەی ئەم کەیسە وەکەڵی ببەنە پێشەوە لە مەرحەلەیەک وەکڵی کە پێش ئەوەی کە بۆکو جینۆسایت بناسێنرێ بیبەنە پێشەوە ئەم هەوڵەش زیاتر ئەوەی کە زۆر هانیان بە تایبەتی پێش ئەڵمانیا سێ وڵاتی دیکەی ئەوروپا حاولی ئەوەیان کردووە کە بە جینۆسایت بناسێنرێت لە ئاستێکی ناوخۆیە ئەویش هۆڵەندە فەڕەنسایە و بەلجیکە زۆر باش کاتە کاگاسۆ ئەم ناسانە کە لە دەرەوەی توافقی گشتی نەتۆیە گرتوەکانە کاریگەری گەورە جێ دێڵێت یاخودنا بەڵێ طبعاً ئەو پرسیارە زۆر باش بوو بەڕاستی من زۆرم پێخۆش بوو ئەگەر با بڵێن ئێزیدیەکان خۆیان با بڵێن لە ناو وەکوی کە دواتر دێنە سەری ئەگەر هیوایەکی گەورە لەسەر ئەم بابەتە هەڵچنن ڕەنگە با بڵێن ئێمە وەکو کورد هیوایەکی گەورە لەسەر ئەم جینۆسایدە وەکو بڵێ هەڵچنین ڕەنگە خراپ بێ بۆی زۆر سەریع بم بۆ لەبەرەوەی کە هەتاوەکو ئێستا لەسەر ئاستی وڵاتانە واتە وڵاتێک بە خاتری کۆمەڵێک شتی تایبەت بە خۆی زیاتر با بڵێم چکە کۆمەڵی ئیشکالی قانونی هەیە دوای دێنەسەری ئەوان زیاتر بۆ یەکلایکردنەوەی هەندێک کەیسی خۆیانە کە بۆ بەگرفت لە ناو وڵاتەکانیانە ئەگەر بێت و ئەو کەیسەی ئێزیدیەکان لە ناو
چوارچەوەی ئومەی متحیدا بووە لەو چەترا بووە کە مەجلیسی ئەمنی تایە و بڵێن ئەنجومەنی ئاسایشی دایە و ئەمانە ئەندامی ئەنجومەنی ئاسایش نۆم کەیسان لەوێ تەڕەح کردایە بە خاتری ئەوەی کە وەک ئەڵێ بە کۆمەڵێک تەوسیاتی گەورەوە دەرچوودا چونکە ئەگەر با بڵێن گەلێک جینۆساید کرابێ و معتەرەف بێ لەلایەن ئەوەی متحیدەوە ئەو کەسێک کە جینۆسایدەکەی کردووە ئەکەوێتە ژێرباری کۆمەڵی مەسئولیاتی گەورەوە. بەڵام ئێستا بەڕاستی ئەوەی کە جینۆسایدی کردو ئەوەی کە بەرپرسە لە جینۆسایدکردنی ئەو گەلە و پاراستنی دەوڵەتی عێراقە کە دەوڵەتی عێراق تەنها لە خاڵی چوارەمە وەکو تەوسیەیەک کە بەڕاستی ئەوەش خراپە بۆ یەزیدیەکان لەوەی کە با بڵێن کەیسەکەی جارێکی کە تەسلیمی حکوومەتی عێراق کردوێتەوە خۆی تەحملی ئەو مەسئولیەتەی نەکردووە. باشە کاگاسۆ زۆر کات لە وڵاتە ئەوروپیەکانە بە تایبەتی ئەمریکا ئێستا لە پەرلەمانە لە وڵاتی ئەڵمانیا هاتوونەم کەیسیان هێناوەتە پێشەوە پێشتر ئەبێم کەیسە بەڵگە و لە بەردەسا بێت و کەیسەکان ئێستا تۆڵی ژمارەیەکی ئاواز زۆر لێزدیەکان لە وڵاتە جیاوازەکان و کۆکەنەوە هەر یەکەیان لەوانەیە چەند کەیسێکی خۆی پێ بێت بۆی کە چیان بەسەر هاتووە. ئێستا وڵاتی عێراقە باسی هەرێمی کوردستانەکەین و ئەو بەشێک کە ئیزدیەکان تیانیشتە جێبوون ئەوان وڵاتی عێراقیان تا چەند پێویستە کە پشگیریەک و بەڵگەیەکی سەرەکی بێ بۆی کە وڵاتی ئەڵمانیەکان لەسەرم کەیسە بکات و بە چینۆسایدی بناسێنێ. بەڵێ ئەگەر زۆر بە ئینسافەوە بڵێن لە کەیسی دادگایکردنی تاوانبارانی یەزیدیە ئەوانەی کە ئەژیرێن بە تایبەتی ئەوەی کە با بڵێن مقاتیلی داعش بوون لەگەڵیان بوون لە کەیسی ئێزیدیەکانە حکوومەتی عێراق تا ئێستا لە پێشترە تاوەکو ئەڵمانیا و کۆمەڵە وڵاتی دیکە ئەزانی لەبەر خاتریەوەی کە یاساکانی تیرۆر لە عێراقا یا وەکو بڵێیت سارمترن واتە مەسەلەن من یەک کەیس باسەکەم کە کچێک ڕفێنراوە لە شاری کۆڵن کچێک ڕفێنراوە دوایی بە هاوکاری براکەی و بە کۆمەڵێک دەردەسەری و مەئسات و ئەوانە جارێکی کە لە دەستی داعش وەکو بڵێ ڕای کردووە لە کەمپێک لە کەمپی با بڵێن لە کەمپەکانی دۆک لە ڕێگەی ئومەی متحیدەوە ڕۆشتەوە بۆ ئەڵمانیا کە لە ڕێگەی یۆنێرسیارەوە تەبان چۆتە ئەڵمانیا لە ئەڵمانیا لە شاری کۆڵن بووە ئێستش مەسەلەن دادگایەکەی هەیە لە شاری کۆڵن بە سوتفە ئەو کەسێک کە ئیغتیسابی کردو ڕفاندوێتی و اختیضافی کردو و وەکەڵی کردوێتی بەهینی خۆی کۆی لێ خۆی لەوێ بینیوێتەوە ئەویش ڕای کردووە دوای طبعا نەمانی داعش و ڕوخانی داعش دەوڵەتی ئیسلامی باڵێن ئەویش ڕای کردووە لە کۆڵن بینیوێتەوە کە بینیوێتەوە ینی وەک بڵێ تووشی شۆک بووە یعنی چی من لێرەم و یعنی چی تۆش لێرەی ڕۆشتۆ پۆلیسی ئاگادار کردووە پۆلیسیش با بڵێن زۆر گوێ بە کەیسەکەی نایەوە بۆ لەبەر ئەوەی کە ئێستا من دێمە سەری بۆ ئەم بە جینۆساید ناساندنە کۆمەڵێک ئیشکال بۆ ئەوان حەلەکە وەکو خۆیان چکە لەوێ ئەم بەریەکەوتانە ڕوئەیە ینی کاکسەر بۆ ئەم بەریەکەوتانە کە ڕوئەیە مەسەلەن تۆ شکات لەم نەکەی من شکات لە تۆ ئەەکەمە بێ یاسایەکە بێت مەسەلەن بیسەلمێنەکە ئەمە یا چۆن معاملەی لەگەڵا بکەیت ئەوم کەیسە چارەسەر نەکرا بۆ معلوماتان ئەو کچە سیر ئەو مەئساتە ئەو کچە کە ڕفێنرا بوو جارێکی کە گەڕێنرایەوە بۆ هاتەوە بۆ عێراق هاتەوە بۆ عێراق وتی من کەیسەکەم ئاوایە ئەو کەسەشی کە منی وای لێ کردو ئێستا لە ئەڵمانیایە بۆی لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆڵەوە جارێکی کە ئەو تاوانبارە بگەڕێنەوە بۆ عێراق و فعلەن گەڕاندیانەوە بۆ عێراق و لە بەردەمی خۆشە ئاعترافیەکە طبعاً ئاعترافێکی زۆر مەئساویە هیوادارم دوایە بینەران و بەڕێزشان لە یوتیوب ببینن ئاعترافێکی زۆر مەئساویە دوایە بە یاساکانی عێراق دادگایی کرا و حکمی ئیعدامی بۆ دەرچوو. باشە کاتە توانین لە هەندێک ڕۆوە یەزیدیەکان خۆیان کەم تەرخەم بوون ئەتوانین بڵین لە هەندێک ڕۆ لە هەندێک لایەنەوە بۆ نمونە یەزیدیەکان خۆیان کەم تەرخەم بوون بەڵێ ئەوەی کە هەیە بەڕاستی ئەوەش لە مەسەلەی پرسی جینۆسایدا بابەتی ئێزیدیەکان حەگەر سەیری ئەو مؤتەمەرە بکەی و سەیری باگراوندی تاریخی ئێزیدیەکان بکەی شوناسێکی پەرتبووی ئەویان هەیە یعنی ئێستا بۆ نمونە ئێمە وەکو شێوازە باوەکە با بڵێن ئێزیدیان بە کورد دادەنین بەڵام بەڕاستی بۆی زۆر حەقیقی یعنی قسە بکەین ینی لەوەشی کە دەرچووە بەشێکی زۆریان خۆیان بە ئەتنیکێکی جیاواز دەزانن واتە ئەڵێن ئێمە باگراوندێکی ئاینی ئەتنی جیاوازمان هەیە چکە ئێمە بە تەنها لە هەرێمی کوردستان نین ئێمە لە ئەرمینیا هاین لە جۆرجیا هاین لە تورکیا هاین حتا لەسەر ئاستی تورکیا پەرلەمانتاریان وەکو عەلی ئەتڵان کە ئەو نوێنەرایەتی ئێزیدیەکان ئەکا واتە گرفتی ئەو بەڕێزانە چۆنە مەسەن ئێستا بۆ نمونە ئێمەڵێن ئەمە جۆرێکە لە جینۆسایدی گەلی کورد و میدیاکانی ئێمە بەو شێوازە ڕۆیەوە بەڵام من وەکو ئەمانەتێکی زانستی ئێڵێن بەڕاستی لە کورساتەوە ئەم قسەی ئەەکەم ئێمە ئەگەر ئەبێ کەیسی شوناسی ئەوان یەکلایی کەینەوە کەیسی شوناسی ئەوان بۆ ئێمە متتەهەمین
ومتهمين لە 3 ئابی 2014 کە شنگالمان داوە بەدەستەوە و ئەوە یعنی وەک بڵێ ئیتر وەسمەیەکی عارە بە ناوچاوی وەکو لەسەر کەلی کورد مەحسوبە و ئەگەر ئێمە کوردین و براتانین و وەکو بڵێ هاوزمانین و یەکنەتەوەین چۆن ئەمەتان کرد بەرامبەرمان چۆن ئێمەتان فرۆژ وەکو بە خۆیان ئەڵێن ئەگەر وان نییە کەواتە ئەوانیش بەئینی خۆیان دەڵێن ئێمە جیاوازین بۆیە لە ڕووی ئەتنیەوە بەڕاستی ئەوان شوناسێکی پەرپەربوویانەیە وەکو ئەوەی کە هەر بەشێکیان وەکو بڵێ هەندێکیان دەڵێن کوردین بەشێکی زۆر کەمیان بەشێکی زۆریان ئەڵێن ئێمە گەلێکی جیاوازین نە عەرەبین نە کوردین ئێزیدین و لەم جۆرەیە کەمتەرخەمیێکیان نوان دەتوانم بڵێم لە بابەتی ئیقلیمیە کەیسی خۆیان تا ئێستا یەکلایی نەبووەتەوە ینی مەسەڵەن ئەگەر بە سەراحەت بڵێن ئێمە بۆ نمونە نە عەرەبین نە کوردین ئێمە ئێزیدین لە ناوچەکەیە ئەمە جیاوازە لەوەی بۆ نمونە بەشێکیان کورد بن بەشێکیان خۆیان بە عەرەب بزانن و ئەو شوناسە پەرپەت باشە کاگاسۆ زۆر کات ئەمانە زۆر گفتوگویان لەگەڵا بکەی هەر یەکە بە شێوازێک قساکات بەڵام ئەوەی کە گرنگە ئەم کەیسانە کە ئێستا لەناو پەرلەمانە لە وڵاتە ئەوروپیەکانە کاری لەسەرەکرێت بە تایبەتی وڵاتی ئەڵمانیا دوای ئەمە چی ئەکرێ بۆ ئەوان بۆ نمونە چی سوودێکی بۆ ئەوان هەیە بۆ نمونە وەک تۆ نمونەیەکە نایەوە یەکە لەو خانمانە لە وڵاتی ئەڵمانیا دوجار هاتۆتە عێراق لێرە دادگای کراوە ئەگەر ئەمەم کێشانە ئەم کەیسانە لە وڵاتانی ئەوروپا ئەگەر ئەمە ناسێنرا یاسایەک بۆ ئەمە دەرچوو ئەتوانێت لەوێ ئەو کەسە مافی خۆی وەرگێ یاخود چۆن لە 2007 کە ئەو مؤتەمەرە کرا طبعا کەیسەکە زۆر بەس خاوی ڕۆژ بەڕێگەوە لە کەیسی ئەوەی کە ئێستا باسی یەکەم لە 2020 لە فرانکفورت حاڵەتێکی لەو شێوەی ئەو کچەیە کە بەو ماسکردن ڕوویە لەوێ ئیتر شتەکە گەشتە ئاستی دەنگدانەوەیکی گەورە یعنی لەسەر حکوومەتی ئەڵمانیا کەوت طه الجابر وابزانم طه الجابر یەکێکە لەو کەیسانەی کە ناسێنرایەوە لە ئەڵمانیا ئەم کەسە کچێکی 5 ساڵانی ڕفاندبوو دوای ئیغتیسابیش کوشتە بووی یعنی کەیسەکەی تر وەک بڵێ لە تام دەرچوو بوو یعنی تەواو دەبوو حکوومەتی ئەڵمانیا ئیشێکی گەورەی بکردایە بۆ ئەمە ئەم کەیسە لە 2021 درایە دادگا بەڵام وەکو وتم یاساکانی ئەوان بە جۆرێک یارمەتی دەر نەبوو بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە چارەسەر کرێ ئێستا لە ڕێگەی ئەم بە جینۆساید ناساندنەوە طبعا ئەمیش لە ڕووی ئەکادیمیەوە ئیشکالی تایە مەسەلەی جینۆساید ناساندنی نێزیەکان بەڵام لە ڕووی مرۆیی و لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسیەوە حکوومەتی ئەڵمانیا ئەتوانم بڵێم سودمەندی گەورە دەبێت لە ئەڵمانیا حکوومەتەکانی با بڵێن ئەوانەی کە لاجئیان وەرگرتووە پەنابەریان وەرگرتووە سودمەندی گەورە دەبن ئەگەر لەسەر ئاستی وڵاتانی خۆیان بیناسێن و یاسای بۆ دەرکەن و حتا قەرەبوش بکرێتەوە بەڵام ئەوەی کە خۆت فەرموود سەبارەت بە یاساکانی عێراق و سەبارەت بەوەی کە ئایا چی دەکرێت بۆ ئێزیدیەکان ئیشکالە گەورەکە لە تەوسیەی چوارەمی ئەم بە جینۆساید ناساندنەی حکوومەتی ئەڵمانیایە بۆ لەبەرەوەی ئەو بابەتەی کە مەسەلەی مافی پاراستنی ئێزیدیەکانە خۆی تەحمولی مەسئولیەتەکەی نەکردووە جارێکی کە دایەوە بە عێراقیش ئێمە دەزانین هەمیشە لە بەردەم گۆڕانکاریە هەمیشە لە بەردەمی پێشێرکردنی یاسایە بۆیە بەڕاستی ڕەنگە ئەتوانم بڵێم یعنی بۆی زۆر بەڕۆنی بڵێم ڕەنگە ئەمە زۆر هەنگاوێکی گەورە و دڵخۆشکەر نەبێ بەنسبەت کەیسی ئێزیدیەکانەوە و ئەوان بپارێزێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق باشە کاوتە کاگا سۆبەڕای تۆ ئەم ناسانی کەسی ئێزیدیەکان بە جینۆساید لەلایەن پەرلەمانی ئەڵمانیاوە ئەمە بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی یاسایی ئەڵمانیا خۆی بۆ یاخود بۆ ئەوەیە کە ئێزیدیەکان لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزێت چارەسەری کێشەکانیان بۆ بکات بە پلەی یەکەم ئەوەی کە فەرموود ئاوایە کۆمەڵێک معالەجەی قانونی چارەسەری یاسایی خۆی ئەکا لەو بوارەیە و دەشی سلمێنێت بۆ نمونە ئەم کەیسە شتێکی مرۆییە کە ئەم کردوێتی یعنی بابەتی یاسایی گرنگە تایدا بۆ خۆی و هەروەها بابەتی مرۆیی گرنگە تایدا و دوجار ئەم حیزبانە لەسەر ئاستی پەرلەمان ڕەنگە پشتگیریەکی باشی وەکو بڵێ ئینتخاباتی داهاتویان وەکوڵێ بۆ خۆیان سۆگەر کردبێ لە ڕێگەی ئەم حاڵەتەوە ئەگینا ئێمە دەزانین گەلێک ئەگەر جینۆساید کرابێ جاخۆ ئەوەی کە حەزم کرد عەرزتان کەم مەسەلەن ئەمان ئێزیدیەکان ئەگەر ئەتنیکن ئەخرامە دووشتی زۆر جیاوازە ئەگەر ئەتنیکن ئەگەر نەتەوەن ئەگەر ئەتنیکن ئەمەی کراوە بەرامبەریان لە ڕوو ئەکادیمیەکەوە تەطهیر عێرقی پێڵێن پاکتاوی ڕەگەزی پێڵێن چکە جینۆساید بەرامبەر کۆمەڵێک لە مرۆڤ ئەکرێ کە پێوتێ نەتەوە
چکە ئەوەی کە ینی ئەم دوو بابەتە تۆزێک جیاوازن لە یەکتر ئێستا مەسەرەن گەلی کورد کە جینۆساید کراوە بە خاتری خودی گەلی کورد نەبوو بە خاتری ئەوەک بووە کە حرەکەیەکی ناسیۆنالیزمی هەبووە بزوتنەوەیکی ناسیۆنالیزمی هەبووە هەوڵ درراوە لە ناوە ببرێ بچکە کورد نەتەوەیە لە بەرەوەی چی نەتەوەیە لە بەرەوەی هەستێکی نەتەوایەتی و بزوتنەوەیکی ناسیۆنالیزمی هەیە بەڵام ئەوان ئەتنیکن چونکە ئەوان خۆیان تا ئێستا وەکو باسم کرد شوناسێکی جیاوازتریان هەیە لە ڕووی ئەتنیە و ئەمان ئەتنی کلینسینیان بەرامبەر کراوەتە تەطهیری پاکتاوی ڕەگەزیان بەرامبەر کراوە ئەم دوانە بۆ جیاوازن لە بابەتی جینۆسایدا بە تایبەتی 1947 کە گەلێک جینۆساید ئەکرێت کۆمەڵێک ئیلتیزامات و بەرپرسایەتی گەورە ئەکەوێتە سەرشانی ئەو دەوڵەتەی کە جینۆسایدی کردووە واتەسە بۆ نمونە ئەڵمانیا یەک دنیا ئیلتیزاماتی گەورەی کەوتە سەرشان لە دوای مەسەلەی هۆڵۆکۆستەوە ئەوە بوو قەرەبوو کرانەوە ناوچەیەکی ئارامیان بۆ دروست کرا ویان لێ هاتۆ ئێستا بوون بە نەتەوەیەکی گەورەی جیهان ڕاستە باگراوندێکی ئاینیانەیە بەڵام خۆیان ئاعترافیان کردووە هێت زلاڵێ ئێمە یەک نەتەوەین ئەوەشی کرد ئێمەی کرد بە نەتەوە دوژمنەکانمان بوو ئێستا ئەوان مەسەرەن کەیسی ئێزیدیەکان ئەگەر کەیسێک بێت وەکو با بڵێن جووەکان خۆیان یەکگرتوو بوونایە و ببوونایە بە نەتەوە و ینی لە قۆناغی ئەتنیکەوە دەرچوونایە و حرەکەیەکی ناسیۆنالیزمی یان بۆ خۆیان هەبووە ڕەنگە ئەم جینۆساید ناساندنت وەکو بڵێ کاری گەورەی هەبووە لە سەریان ینی بۆیان بەڵام سەرێکی لە ناو نەتەوە یەکگرتوەکانە ئەوەی کە باسمان کرد لەو چوارچێوەیە ئەم ئیشە نەکراوە و بە جینۆسایدیش ناناسێنرێت لەوێ بۆ لە بەرەوەی ئیلتیزاماتە ناکەوێتە سەرشانن و ئەگەر بیش ناسێنرێ ئەمان خۆیان ئەو مقاوماتە گەورەیان نییە کە تەحملی ئەو نەتیجە باشانە بکەن کە بۆیان دەرەچێت لە دروستکردنی ناوچەیەکی ئارام بۆیان لە کۆبوونەوەیان لە جێگەیەکدا لە پاراستنی نەوەکانیان بۆ داهاتوو لەوەی فەرمانی پێنجەم ڕوونەیە چکە بە درێژایی هەزاران ساڵ ئەمان کە وەکو بڵێ خۆیان بە ڕێگێکی زەردەشتی دەزان و ئەڵەن لەقێکی زەردەشتین بە درێژایی هەزاران ساڵ ئەوە چوارم فەرمانی گەورەیە کە بەسەریان هاتوو باش بێگومان ئەمە شەر خۆی جێگەی دەستخۆشی کاگاسۆ کە وڵاتی ئەڵمانیا خۆی کێک بۆ لە وڵاتانەی کە هەل لەگەڵ ئەو کۆژان و مینەتیانەی کە بەسەر یەزیدیەکان هاتوو خۆی باوەشی بۆوان کردوتەوە یەزیدەکانی گرتوتە خۆیان اینجا هەر هەوڵێکیش بۆ ناسانی ئەو کۆژان و مینەتی و نەهامەتیانی کە بەسەر گەلی کوردهاتەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیتر حکوومەتی ئەڵمانیا کە ئەم کاری کردو بەشکمی شەڵاوچێتە نەتەوە گرتوەکانیش ئەوانیش بە جینۆسایدی بناسێنن بۆ ئەوەی کە ئەو ژینگە ئارامە ئەو شوێنە ئارامەی کە تۆ باس لێوە کرد بۆ یەزیدەکانی ئێمەش ڕەهەندێکی قسەش ئەفەرمی ڕەهەندێکی سایکۆلۆژی کۆمەڵاتیە لەسەر ئاستی ئەڵمان چکە ئەگەر ئەڵمانیاتان دیبێ سەرەکەی بڵێ وڵاتی پەیکەرە وڵاتی گەورەی داهێنانە پرسیارم ئەکرد بە خاتری توێژینەوەکەم وتم لە هیچ جێگەیەک هین هەیە گۆبڵز هەیە هیتلەر هەیە تیمسالیان هەبێ پەیکەریان هەبێ یعنی وەکو بڵێ شەرمێک داگرتن یعنی حەزیان نەکرد هەر پرسیاری ئەوەشیان لێ بکرێ ئێستا بۆ قەرەبووکردنی ئەو بابەتە ئەڵمانیا کە وەکڵی نوێنەرایەتی دیموکراتیەکە لە ئەوروپایە لە دوای فەڕەنسا ئەو ئەوێ قەرەبووی ئەوەش کاتەوە یعنی ئەوە ڕەهەندێکە خۆی وەکو بڵێ سوودی لێوە ئەگرێلەوەی کە من کەیسی ناساندنی جینۆسایدەکان و ئەو کۆمەڵکوژانەی کە ئەکرێت بەڕاستی مهتەمم پێیان و گرنگیان پێدەم و ڕەنگە بڵێت هیتلەر تاریخێک بوو حەزەکەین وەکو بڵێ دابخرێت و نەیبینین زۆر باشە دەستەکانە خۆش پێێت زۆر سپاس بۆ تۆگارەکانی وەکویەوە کە ئاکادمی لە ناوەندا ئاکادمیەکانە لەسەر ئەم بابەتانە چەندین خاڵی ون هەیە کە ئێوە زیاتر درچی پێەکە لەوەی کە چۆن ئەم کەیسانە بچێتە پێشەوە چۆن بناسێنرێەوە چۆن هەنگاوی باشتری بۆ بنرێ بۆی کە بتوان ئەوان قەرەبوو بکرێنەوە لەوەی کە چی زیانێکی گەورەیان بەرکەوتووە دووبارە سپاس دەست خۆش بە کاگاسۆ سپاس بۆ تاوی زانیاریەکانە سپاس بۆ ئامادەبوون